الافريقيه تثبتها اليوم امام مدرب لاری لوتکە و دەستپێکی هەفتەی سێزدەی خولی ئەستێرەکانی عراق هەولێری پێشەنگ لە شاری بەغداد بووە میوانی زەوڕا. المباراة يطلق الصافرة على بركة هەرزوو ئیبراهیم تۆمیوا هەڕەشەی لە گۆڵی هەولێر بەم دەرفەتە کرد. کوڕانی شاری قەڵاو منارە بەم دەرفەتە وەڵامی خاوەن ماڵیان دایەوە وەک پێوی سوودی لێ نەبیندرا. هەردوو تیپ بەردەوام هێرشەکانیان ئاڵوگۆڕ دەکرد. تۆمیوا بەردەوام لەسەر گۆڵی هەولێر مەترسی بوو. لەم دەرفەتە تاو نزیک بوو لە گۆڵ بەخت یاوەری نەبوو بۆەوەی بربەستی یەکسانی بشکێنێت. نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت و بانجامێکی سپی کۆتایی هات. نیوەی دووەم بەم دەرفەتەی هەولێر دەستی پێکردەوە. قوقیە لالێدانی گۆشەوە هەوڵی گۆڵی بۆ زەوڕادا کومەی لە ئامادەباشیدا بوو بۆ دوورخستنەوەی. لاخولەکی 56 لەم حاڵەتە ناوبژوان لێدانی سزای بۆ هەولێر ئەژمار کرد بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لێی پاشگەز بوویەوە. فشارێکی زیاتر کەوتە سەر گۆڵی هەولێر لە ناوەڕاستی نیوەی دووەم و لاخولەکی 68 موراد محەممەد بە ئەسیستی تۆمیوای نێجیری گۆڵ یەکەم و پێشکەوتنی بۆ نەورەسەکانی بەغداد تۆمار کرد. بالمدارس يأتي كرة إبراهيم توميو لمراد کەڕار نەبیل دەرفەتی گۆڵی دومیشی لە پێش بوو. ئیبراهیم تۆمیواش دەرفەتێکی ئاسانی بۆ هەڵکەوت لە دەستیدا. هەولێر هیچ وەڵامێکی ڕکابەرەکەی نەدایەوە و لە یاریەکە تووشی شکست هات. بەم شێوەی هەولێر دوای 9 سەرکەوتن و 3 یەکسانی تووشی یەکەم شکست هات و بەسی خاڵەکەی هەر لە پێشەنجی یانەکانە. زەوڕاش کۆی خاڵەکانی بۆ 23 خاڵ بەرز کردەوە و بە کاتی چووە خانەی پێنجەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام.